مانجی ڕەمەزان جموجۆڵی خستۆتە بازاڕەکان. لەو مانگە هاوڵاتیان بۆ دابینکردنی پێداویستیەکانیان زۆرترین سەردانیان بۆ بازاڕەکان دەبێت بۆ کڕینی ئەو کاڵە و پێداویستیانەی لەو مانگە بەکاردێنرێن، بەتایبەت خواردن و خواردنەوەکان. تورشیات دەڕوە، قەسف دەڕوە، ئەوانە پاقلاوە دەڕوە، ئەو شتانە دەڕوە. عالەم بە زۆری شمەکوش بەرچی شکم دەکڕی. بەرەو ڕەمەزان عالەم بەرەو خواردن دەڕوە، زۆر بەرەو خواردن دەڕوە. بۆی زگبەتارە هێوارێ تورشی مەرەقیتی ئەوانە بەراوانەش هەموو گرانە ئەگەر سەعی لەسەری باشە. ڕەچاوی بژێوی ئەو شەخسانە بکەین کە زۆربەمان هەر لەوانەیە ئێستا بێ ڕەمەزانیش هەر وەکو ڕەمەزان بژین چکە دەستیان کورتە. داواخوازم هەموو خەڵک لایەنی پەیوەندیدارانیش لێرە چاوپۆشی لە کەس نەکەن، هەر شتێکی نابەجێیان دیدیان کاڵایان گران کرد پێویستە لایەنی پەیوەندیدار ئاگادار بکەنەوە چکە خەڵک پێویستی بە هەرزانیەوە. بازاڕەکان بێ چاودێری و لێژنەکانی تایبەت بە گەڕان و بەدواداچوونیش وەک پێویست سزای ئەوانە نادەن کە نرخەکان بەرز دەکەنەوە. هاوڵاتیان داواکارن لەو مانگە نرخەکان کەم بکرێنەوە، لەسەر ئاستی پارێزگاکانیش ڕۆژانە چاودێری نرخەکان بکرێت. لەو مانگەی زۆر پێویستە نرخ کەم بکرێتەوە، چاودێری هەبێ ڕقابە کاکە لە هەموو زمانەی ڕقابەکە بۆ ڕقابەی قایمێت هەبووە، یعنی لەسەر بسوڕە، لەسەر خەڵکی بسوڕە، لەسەر دوکانەکان بسوڕێ، سعرەکە دیاربی. لە مانجی ڕەمەزان زۆرترین خواز لەسەر بەشێک لەو خۆراکانەیە کە بۆ بەربانگ هاوڵاتیان لە بازاڕەکان دەیکڕن، وەک شیرینی، تورشیات و هەمەجۆری خواردنەوەکان. ڕێنماییەکانی لایەنی تەندروستیش بۆ هاوڵاتیان کەم خواردن و خواردنی ئەو خۆراکانەیە کە نابێتە هۆی مەترسی لەسەر کۆئەندامی هەرسوو پاراستنی تەندروستی خۆیان. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.